جەخ دەکەین لەسەر یادداشتی تایبەت لەسەر کەیسی ڕادەستکردنی مستەفا سەلیمی بە دەستهەڵاتدارانی وڵاتی ئیران. حکوومەتی هەرێم لە نێوان فشارەکانی بۆ سەر هەدەپە لە باشوور و داکۆچیکردن لە کەیسی ڕادەستکردنی مستەفا سەلیمی بە ئێران. حکوومەتی هەرێم لەلایەک داوای لێکۆڵینەوە لە کەیسی مستەفا سەلیمی دەکات، هەدەپەش دەڵێت لە هەرێم داوای سیخوڕی لە ئەندامانمان دەکرێت. لە چەند ڕۆژی ڕابردوو نوێنەرایەتی هەدەپە لە هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە هەولێر ڕایگەیاند لە ماوەی 4 بۆ 5 مانگی ڕابردوو زیاتر لە 85 ئەندامی هەدەپە لە سنووری هەولێر و دهۆک لێکۆڵینەوەیان لەگەڵ کراوە و فشاریان خراوەتە سەر بۆ واسهێنان لە هەدەپە و ئەنجامدانی سیخوڕی. هەروەها ڕایان گەیاندووە عومەر بارتان کە سیاسەتمەدارێکی باکووری کوردستان بووە لە هەولێر دەژیا لە 28 شوباتی ئەمساڵ بە چاوی بەستراوەوە ڕادەستی دەوڵەتی تورکیا کراوەتەوە. ئەمە جگەلەوەی بە گوێرەی راپۆرتێکی بوار نیوز لە ساڵی 2018 گەنجێکی تری باکووری کوردستان بە ناوی محەممەد شاویش کە بە برینداری لە تورکیا خۆی گەیاندۆتە زاخۆ بە بڕیاری دادگای دهۆک ڕادەستی تورکیا کراوەتەوە و چارەنووسی نادیارە. ئەو نیگەرانیانە لە کاتێکدایە تا ئێستا حکوومەتی هەرێم هیچ ڕوونکردنەوەیەکی لەبارەی ئەو فشارانە و پرسی ڕادەستکردنی هاوڵاتیانی باکووری کوردستان بە تورکیا بڵاو نەکردووەتەوە. بەڵام لە بەرواری 3 2021 وتەبێژێ حکوومەتی هەرێم وەک تانەدان لە یەکێتی و سەرکردایەتیە نوێیەکەی و بەکارهێنانی کەیسەکان لە ململانەی ناوەخۆیی داوای کرد لێکۆڵینەوە لە کەیسی مستەفا سەلیمی بکرێت. ئەو هاوڵاتیەی ڕۆژهەڵاتی کوردستان کە ساڵی پار کەیسەکەی بڵاوکرایەوە بەوەی دوای پەڕینەوەی بۆ پێنجوێن لەلایەن ئاسایشی ئەو ناوچەیە ڕادەستی ئێران کراوەتەوە و لە سێدارە دراوە. ئەم دوو پێوانەیە بۆتە جێگای ڕەخنەی چاودێران کە بۆچی حکوومەتی هەرێم قسە لەسەر کەیسی ڕادەستکردنی کەسێک بە ئێران دەکات کە لەلایەن نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە تاران ئەو زانیاریانە ڕەت کرایەوە. بەڵام لە ئاست ڕادەستکردنەوەی فەرمی دوو داواکراو ئەو هەموو فشارەی سەر ئەندامانی هەدەپە و سنوورداشکردنەوەیان بێدەنگە. لە کاتێکدا بە گوێرەی یاسا تەنها لە دەسەڵاتی بەغدایە تۆمەتبار ڕادستی وڵاتێکی تر بکاتەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لەژێر پرسیارە و پێویستە وەڵامی راپۆرتەکەی هەدەپە بداتەوە. ڕادەستکردنەوەی ئەم دوو داواکراوەی باکوور لە کاتێکدایە تورکیا چەندین ساڵە داوا لە وڵاتانی تر دەکات داواکراوەکانی ڕادەست بکەنەوە، بەڵام کەس ناچێتە ژێرباری داواکاری ئەو وڵاتە. هەرێمی کوردستانیش بەدەر لە یاسا بەرکارە نێودەوڵەتیەکان داواکرا و ڕادەستی وڵاتان دەکاتەوە. ئەمە شوای کردووە چیتر هەرێمی کوردستان ناوچەیەکی ئارام نەبێ بۆ ئەندامانی هەدەپە و داواکراوەکانی.